داری کرمانجی لە هۆڵی وەرزشلەوانی سۆرانین بۆ یەکەمین جارە خولێکی ناوبژیوانی لە ئیدارەی سەربەخۆی سۆران کراوەتەوە. لە ئێستادا بەڕێوەچوونی خولەکەیە. خولی ناوبژیوانی تۆپی پێی بە پاڵپشتی و هاوکاری ئیدارەی سەربەخۆی سۆران هەڵگرت شێخ نەجیب بەسەر پەرشتی یەکێتی تۆپی پێی کوردستان و باوە ئاهەنگی لەگەڵ بەڕێوەبەری وەرزشلەوانی سۆران خولێکی ناوبژیوانی لە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ کۆمەڵێک کچ و کوڕی گەنجی ئیدارەی سەربەخۆی سۆران لە تەواوی قەزانەفەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران کراوەتەوە. گەر هاوکارم دیمانەکەم بگوازێتەوە ژمارەیەک لە کچ و کوڕی سەرجەم قەزانەفەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانن لێرە خولێکی سێ ڕۆژە دیارکرد بۆ وردەکاری لەسەر بابەتەکە. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ جەلال سەعید بەڕێوەبەری خولەکە کاکتەرە سڵاوت دەبێتەوە. کاتت باش گەرمەوە باز بکەی بە وردی ئەم خولە چەند کەس تێدا بەشدارن و لە تەواوی ئیدارەی سەربەخۆی سۆران وەرزشوانان گەنجان تێدا بەشدارن و یەکەمین جاریش لێرە دەکرێتەوە لە ئیدارەی سەربەخۆی سۆران. سەرەتا سوپاس بۆ سەرپەرشتاری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێز کاکە نەجیب بۆ پاڵپشتی و هاوکاری تەواوی ئەو خولە کە خەرجەکانی کردووە. بەنسبەت ئیدارەی سەربەخۆی سۆران چل کوڕ و کچی هەر شەش قەزایی ئەم ئیدارەیە بەشدارن لەم خولە. ئەم خولە بە سەرپەرشتی یەکێتی تۆپی کوردستان بەڕێوە دەچیدن. خولێکی فەرمیە، بەڵێ بۆ یەکەم جارە خولێکی فەرمی لە ئیدارەی سەربەخۆی سۆران یان لەم دەڤەرە دەکرێتەوە بۆ ناوبژیوانان. ئەمەش دەرەنجامی هەبوونی کۆمەڵێک هۆکاریەک لەوانە نەبوونی ناوبژیوانن لەم دەڤەرە بۆ ئەوەی خولەکانی کوردستان بەڕێوە بن. ئەوجا هەلە تازە پێگەیشتوانبی لاوانبی پلە دووبی پلە یەکبی نایابی نەمان بووە. دوای ئەوەی کۆمەڵێک پێشنیار هەبوون لەمانە کاک فواد کە پێشنیاری ئەوەی کرد لەگەڵم هاوڕابووم لەگەڵی تەرحی ئەوەم کرد لە یەکێتی تۆپی کوردستان بۆ ئەوەی خولەکە بەڕێوە بچێتن. شکر بۆ خوا یەکێتی تۆپی کوردستان تەبەنی خولەکەی کرد کە بە فەرمی ئەم خولە لە کۆتاییەکە ئەوانەی دەردەچن لە بەهاری داهاتوو ئینشاءڵڵا کاری ناوبژیوانان پێ بدێتن لە یاریەکانی تازە پێگەیشتوان لاوانە یان پەلە دووە بەرە بەسەر دەکەون. ئینشاءڵڵا لە داهاتوو پێم وایە کۆمەڵێک کوڕ و کوژی باش بەشدار وەرێرەنە لە مداخەلەکردنیان لە وەڵامدانی پرسیارەکانیان لە کردنی پرسیارەکانیان پێدەچی کۆمەڵە ناوبژیوانی باشدار بچێت. لە داهاتوودا بۆ بەڕێوەچوونی خولەکانی کوردستان و خولەکانی دیکە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران گرفتی کەمی ناوبژیوانتان نابێت یا گرفتە چارەسەر دەبێت؟ ئێمە لە یەکێتی تۆپی کوردستان بەردەوام پەرە بەوە دەدەین کە ناوبژیوان ڕاهێنەران دروست ببن و بێنە پێش. ئێرانەش بە حکمی ئەوەی شوێنێکی وا بۆ نەتوانراوە خولی ناوبژیوانان بۆ بکرێتەوە، بەڵام دیسان نەدەڵێمەوە سوپاس بۆ یەکێتی تۆپی کوردستان کە خۆم بەشێکم لەو یەکێتیە ئەم خولەی تەبەنی کرد و هاوکارمان بوو بڕیاری لەسەردا کە خولێک لە سۆران دواتر خولێکی تریش لە کەلار لە مەنتیقەی گەرما بکرێتەوە. ئەم ناوبژیوانان کە دەردەچن دەبنە سەر بە یەکێتی تۆپی کوردستان ناتوانن لەمەودووە بەبێ پرسی یەکێتی تۆپی کوردستان ناوبژیوانی بۆ تیپە ملیەکانیان بۆ هەر شوێنێکی دەربکەن ئەبێ پرس بکەن و ڕێگەیان پێ بدەن ئەمجا ناوبژیوانی بکەن. زۆر سپاس جەلال سەعید ئەندامی تۆپی کوردستان و هاوکات بەڕێوەبەری ئەم خولەیە کە لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەروەک میوانەکەم ئاماژەی پێدا تەواوی ئەو وانەی کە بەشدار بوون وەک ناوبژیوان لە ئیدارەی سەربەخۆی سۆران خەڵکی سەرجەم قەزاکانی ئیدارەی سەربەخۆی سۆران هاوکات بۆ یەکەمین جاریش ئەمە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکرێتەوە گرفتی کەمی ناوبژیوانش لە داهاتوودا بۆ خولەکان بەڕێوە ناچێت. هاوکات جیالەوە کاپتن فواد کاپتنی پلەیەکی کوردستان و عێراقش لێرە دەمێت گفتوگۆ لەگەڵ ئەوش بکەم بۆ بەڕێوەچوونی ئەم خولە. کاپتن فواد سڵاوت دەبێتەوە کاتت باش گەر بۆمان باز بکەیت بۆ یەکەمین جارە لە ئیدارەی سەربەخۆی سۆران خولی ناوبژیوان دەکرێتەوە. گرنگی چی دەبێت بۆ تۆپی پێ و بۆ وەرزشی لە ئیدارەی سەربەخۆی سۆران؟ ئامانجمان لەوەکردنەوەی ئەم خولەیە کە بتوانین بۆ یەکەم جار لە ئیدارەی سەربەخۆی سۆران ناوبژیوان دروستکەن بۆ بەڕێوەبردنی یاریەکانی خولی کوردستان کە بینیمان لە ئیدارەی سەربەخۆی سۆران ناوبژیوانان نەبوو. بە سەرپەرشتی ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەری وەرشی ئیدارەی سەربەخۆی سۆران و بە هەماهەنگی لەگەڵ یەکێتی تۆپی کوردستان ئەو ناوانەی کە
چل کوڕ و کچی ئەو ئیدارەیە کە هەر شەش قەزا پێک هاتووە بۆ ئەوەی بتوانن لە داهاتوو هەر چۆنێک بێتن لەو چلانە نیوەشان بمینەوە بتوانن یاریەکانی خولی کوردستان بەڕێوەبرن بۆ ئیدارەی سەربەخۆ سووران دەستکەوتێکە. الحەمدولیلا ناوبژانی زۆر باشمان بانکێش کردیەوە بەڵام یەک کێشەمان لێرە لۆ دروست بووە مجموعە ناوبژانێکی باشمان هەیە لەبەر تەمەن شومێنێکە چکە سەرەتا یەکێتۆپی کوردستان بڕیاریدەم لە تەمەنی 2002 بۆ سەربی بەڵام هاوکاری کاپتن جەلال سعید و بەشێک لە برادرانی یەکێتۆپی کوردستان بریارەکان گۆڕی کردیانە ماڵی 2000 بۆ سەری و لە 5 تا 6 کەس ماڵی 1999 بەشدار بن ینی زۆر بەمان ماڵی 2095 و 96 بوون ئەوانە بێبەژن لە خۆلەکە بەداخەوە بەڵام ئینشاڵڵا لە داهاتوو گرنگی بوانەش دەدەین هەر لە ڕووی نەزەر و لە ڕووی عەمەلیەوە. گرفتی ڕۆڵی وەرزشی چۆن نەبین لە سنووری ئیدارە سەربەخۆ سووران بە دیاریکراوی جەنابەت کاپتنی پلەیەکی کوردستان و عێراقیت ڕۆڵی تۆپی پێ لە تەواوی ناوچە جیاجەکانی هەرێم ئیداری سەربەخۆ سووران چۆن نەبینی ئەمە تا چەند دەریچێکی باش دەبێت بۆ یاریزانان و بۆ وەرزشوانانی ئیداری سەربەخۆ سووران کە خۆیان بتوانن لە یاریەکاندا بەشداری پێ بکەن وەک ناوبژیوە. بەحکمی ئەوەی نزیکەی ساڵێکە ماڵم هاتە ئیداری سەربەخۆ سووران کە بینیم حەوزێکی گەورە باشترین یاریزان و کە چەندینیانە پێکهاتووە بەڵام ناوبژانی کەم بوو. ئامانجەشم لەو کردنەوەیە کە ئەوەیە لەو خولە ناوبژانی دروستکەین. پشت بەخوای گەورە لە داهاتووش ناوبژان دەبیتن لە ئیداری سەربەخۆ سووران کە چەندین یانەمان هەیە چەندین لێژنێکی پەمیلەکانمان هەیە لە ئیداری سووران لە هەر شەر قەزاکان ناوبژوانمان هەبوو ئەو یارانە بەڕێوە بەڵام بەبێ بڕوانامە بوون. ئەو خولە ئیتر بووە فەرمی لەلایەن یەکێتۆپی کوردستانەوە بە فەرمی گرنگی بەو ناوبژان دەدرێت و لە هەمان کاتدا هەر ئەمان ناوبژوانانە لە زانکۆ پەیمانگاکان و لە لێژنێتی پەمیلەکانی هەر شەش قەزاکەش گرنگی پێدەن بۆ ئەی بتوانن لە داهاتوو هەم لە زانکۆ پەیمانگاکان ئەوانەی قوتابینە دەستکەوتیان هەبێت و ئەوانەی کە زانکۆ و پەیمانگاکانیان تەواو کردیە ببن بە ناوبژوانێک هەر چۆنە بێتن ئەگەر بەتابەتی ئافرەتەکان ئامانجمان لێرە کە بەشدارکردنی ئافرەتان چی بوو زۆربەی ئافرەتانی بەشدار بوو هەنە قوتابینە و هەیە دەرچووی زانکۆیە و هەیە قوتابی زانکۆیە لە زانکۆ زۆر زابینیمانە خول دەکرێنەوە یا خول لە قوتابخانەکان کە ئافرەتمان هەبیتن دەرچووی زانکۆ بیتن لە بەشی وەرزش کە ڕۆلی ناوبژانی نەبیتن ناکرێ بکێتە ناوبژان لەمە دووە ئەو ئافرەتانێک کە بەشداری ئەو خولەش بوونە لە زانکۆ بوو یا قوتابخانەکان گرنگی پێدەدەن ناوبژانی بکەن لەو خولانە. کاپتن فواد کاپتنی پلەیەکی کوردستان و عێراق میوانەکەمان بەشی پێدا ئەمە گرنگیشی زۆری دەبێت بۆ ناوبژوانە کە بۆ پێی کە لەو چل بەشدار بێت کە لێرە بۆ ماوە 3 ڕۆژ خولدە بینین و دواتر بڕۆنامە پێدەدرێت و دەبنە ئەندامی یەکێتۆپی کوردستان و لە خولەکانی کوردستان و لە ناوخۆی ئیداری سەربەخۆ سووران باشداریان پێدەکرێت.